لە دوای کۆڕەوی ملیۆنی بەهاری 1991 جەماوەری کوردستان با بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ناوچەی هێمنی سەرووی هێڵی 36 دامەزرا و بەپێی ئەوەش وڵاتانی هاوپەیمان لە بنکەی ئاسمانی ئینجەرلیک هێزی چەکوشی ئامادەیان بۆ چەسپاندنی ئەو بڕیارە جێگیر کردو تا جەنگی ڕۆخاندنی سەدام بەردەوام بوو. هەر ئەو پشتیوانیە مرۆییە بوو کە زەمینەی هەڵبژاردننی پارلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕەخساند. پاش ساڵی 2003 هەرێمی کوردستان با پێی دەستوری 2005 بووە هەرێمێکی فیدراڵی عێراق. هەر بۆیە هاوپەیمانان بە گشتی و ویلایەتە یەکگرتووەکان بە تایبەتی بەردەوام لەگەڵ یەکپارچەی خاکی عێراق و چارەسەری کێشەکانی هەرێمدا بوون لەگەڵ بەغداددا. تەنانەت زۆر جار گوشاریان خستۆتە سەر هەولێر لە پێناو ڕێخستنی پێکاتەکانی تری عێراقدا کە لە راپۆرتی گروپی دیراسەکردنی عێراق بیکەر هامڵتۆندا بە ئاشکرا ئەو ڕاستیە ئاماژەی پێدراوە. بە پێی دەستوری عێراق مادەی 140 دەستور سنوورەکانی هەرێم دیاری دەکات، بەڵام تا ئێستا ئەو مادەیە جێبەجێ نەکراوە کە بەرپرسانی هەرێم پشکی شێریان لەو پشتگوێ خستنەدا بەردەکەوێت، چونکە لە بەغداد تەنها بە دوای دەستخستنی پۆست و پارە و دەستکەوتی حیزبیەوە بوون، نەک دەستکەوتە نەتەوەییەکان. دەستور داهاتی نەوت و گازی سروشتی و خاڵە گومرگیەکانی بەناوەندی داناوە، بۆیە دەبێ بگەڕێنەوە بۆ بەغدا و لە چوارچێوەی بودجەی ناوەندیدا پشکی هەرێم دیاری بکرێت کە چەندین ساڵە بەرپرسانی هەرێم نەیانتوانیوە لەو بابەتەدا نە لەگەڵ جەماوەری کوردستان و نە لەگەڵ بەغدا شەفافن و ئەو داهاتە بۆ خەڵکو دامەزراوە فەرمیەکان ئاشکرا بکەن. بۆیە ئەو ڕەفتاری بەرپرسان بۆتە قەیرانێکی گەورەی ئابووری بۆ هەرێم و ژیان و بژێوی گشتین و توێژەکانی خستوەتە مەترسیەوە. هەر بەپێی دەستور پاراستنی سنوورەکان و دەواازەکانی لە ژێر چاودێری حکوومەتی ناوەندیدان، بۆیە ئەو مافەی داوەتە بەغدا هەر کاتێ بیەوێ کۆنتڕۆڵیان بکاتەوە. بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق و یاسای نێودەوڵەتی نەیتوانیوە کۆنتڕۆڵی سنوورەکان بکات و ئاسایش و سەقامگیری ئەو ناوچانە دابین بکات، بەوەی لەو ناوچانەوە هێرش نەکرێتە سەر وڵاتانی دراوسێ و بەو پاساوەش ئەو وڵاتانە نەک هەر سەروەری خاکی هەرێم ببەزێنن، بەڵکو سەدان گوند و ناوچەی کوردستان زیانی گەورەی لێ بکەن. بۆیە لە دوای ئەو ئاستەنگانەی کە هاتوونەتە ڕێی دیالۆگی هەرێم و بەغدا، ئەو لێدوانانەی کە مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق داوێتێ میدیاکان بەوەی چیتر ڕێگە نادات گەندەڵکاران لەسەر خاڵا سنووریەکان سامانی وڵات بەفیڕۆ بدەن. لەوانەیە هەندێ بەو شێوەی مانا بکەن کە مەبەستی خاڵە سنووریەکانی ژێر دەسەڵاتی بەغدایە، بەڵام ئەو ئاستەنگانەی کە لە دیالۆگی هەولێر و بەغدا دروست بوون ئەو ڕاستیە دەسەلمێنن کە کازمی مەبەستی هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە، لەوەشدا کە ئیدارەی کۆشکی سپی جەخل لەوە دەکاتەوە پشتیوانی لە کازمی بکات بۆ ڕزگارکردنی لە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران و لایەنگرەکانی. هەرێمی کوردستان ناتوانێت پشت بە واشنتۆن ببەستێت. بە تایبەتی لە دیالۆگی عێراق و ئەمریکادا دەرکەوت کە ناونەهێنانی هەرێم لە ڕاگەندراوە هاوبەشەکەدا بە گوشاری بەغدا ڕاستیە تاڵەکەیە کە ناوبەناو ئەمریکا وەبیری کوردی دەهێنێتەوە.